تەنیا 50 شەڕکەری مەسیحی لەو گوندەنا کە لەبەرەی دژی داعشن و هێندێک لە ئەمریکایشیان لەگەڵن و دەن خەڵکی میشیگەنە. ئەو پێشتر لە 2005 بۆ 2006 لە شەڕی عێراقدا بۆ دەڵێت ئەو گەڕاوەتەوە یارمەتی بکات. گەڕاومەتەوە بۆ هیوایی کە موسڵ بگرینەوە و داعش لە عێراقوە دەرنین. چەکدارانی داعش بەردەوام خۆیان لەو هێڵەی شەڕە نزیک دەکەنەوە. هێزەکانی پێشمەرگە لە نزیێگەرن. میلیتانی مەسیحی دەڵێت ئەوان ئێرە جێناهێڵن. ئێرە خاشی ئێمە دەبێت بیپارێزین، دەبێت لە چنگی داعش پارێزگاری لە بکەین، چونکە ئێرە وڵاتی ئێمە و دەبێت هەموو بیپارێزین بۆ ئەوەی خەڵک بگەڕێنەوە ماڵەکانی خۆیان. ئەوان خاوەن ئەزمون نین و چەک و چۆڵیان نییە، بەڵام ئەوان سوورن کە بمێنەوە و شەڕ بکەن. چونکە ئەوان برای ئێمە مەسیحین، ئێمە دەتوانین خاچی خۆمان بستێنینەوە بۆ ئەوی خەڵک بتوانن ماڵەکانیان دەست بکەوێتەوە. گەلێک لەو میلیتانانە مەشق پێنەدەیتراون، بەڵام ئەوان دەترسن ئەگەر ئێرە جێبهێڵن خاچیان لەدەست دەدەن. ئەوان خەڵکی ئاسایین، هێندێکیان پیشەی ئاساییان هەیە، ماڵەکانیان لەو شوێنەیە، ئەوان هەوڵ دەدەن خاکیان بپارێزن. من لێرە یارمەتیان دەدەم.